هەرچەندەکە عومری خزر و جامی جەمەد بوو، چونکە ئەمەلت زۆر بوو چ عومرێکی کەمت بوو. ئەی جامعی دنیا و قیامەت بە خەیاڵات، ئەو ڕۆژە کە مردی نە ئەمت بوو نە ئەوت بوو. بێزارە لە تۆ، بێزارە لە تۆ ئێستا هەما هۆشی عەدووتە دنیا، کە لە کنخۆت حەرەمی محتەرەمت بوو. دوێنێ چ بوو دەدا بە زوبان لافی کەرامەت، ئەمڕۆ نەدەمت بوو نەدەمت بوو نەدەمت بوو. عومرت نەفەسێکی کە هەموو عالەمی دێنا، بمرە لە غەمیدا کە هەموو سەرفی غەمت بوو. وەک شەڵتەپەیین وەک شەڵتەپەیین گەه پڕ و گەه خاڵیە بەڵنت، سەوم و ئەمەلت باعیسی نەفس و شەکەمت بوو. نالی چیەوە ویسلی جوعەل غەرقی شیاکەی، خۆتۆ بە حیسابێ وەکو پەروانە شەمت بوو. بسم الله الرحمن الرحيم. يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. أي أواني باورتان هێناوە ڕۆژوو لەسەرتان نووسراوە، هەروەک چۆن لەسەر ئەوانەی پێش ئێوە نووسرابوو بۆ ئەوەی خۆپارێز بن. لە شەوێکدا کە گەدەکان برسین و دڵەکان تێر، لە کاتێکدا کە لێوەکان وشکن و ڕۆحەکان شەونمدار، لە ساتێکدا کە جەستەکان ماندوون و ڕۆحەکان زیندوو، ئێمە لێرەین تا لەگەڵ میوانەکەمان مامۆستا نوعمان ئەڵماس باس لە نهێنیەکانی برسێتی و تیونێتی بکەین لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا. ئەو برسێتیەی کە بە قەولی عاریفان کلیلی دەرگای حکمەتە، ئەو تینوێتیەی کە پێغەمبەر درود و سەلامی خوای لەسەر بێ پێی فەرموو پاککەرەوەی دڵە. ئەم شەو لەگەڵ میوانە بەڕێزەکەمان مامۆستا نوعمان محەممەد ئەڵماس قوڵ دەبینەوە لە ڕازەکانی ڕۆژوو، بە ئومێدەی بتوانین ئەم ڕازەش لەگەڵ بەڕێزیان بۆ ئێوەی خۆشەویست نمایان بکەین. بە ناوی ستافی بەرنامە و ئێوەی ئازیز و خۆشەویستەوە زۆر بە گەرمی بە خێرهاتنی جەنابی مامۆستا نوعمانەکەین. یاخوا بەخێر بێن سەر و سەر چاومان. سپاس مامۆستا گیان، سەلامەت بن ئینشاءڵڵا. مامۆستا برسێتی بە شێوەیەکی گشتی ئەگەر لی بڕوانین و بمانەوێ ئەم شەو بە تایبەتی لە مانگە پیرۆزیە ڕەمەزانە ڕازەکانی یان ئەو دیوە نهێنیەکەی بەدەنگ بێنین، دنیایەک دەلالات و دنیایەک ڕەمز و ڕازی نهێنی لە خۆ گرتووە کە لە پشت برسێتی و تینوێتیەوە گومانیتیانە کە حکمەتێکی زۆر قوڵ و گەورە هەیە کە ئێمە پێویستە وەکو موسڵمان دەرکی ئەو لایەنە معنەویەشی بکەین بۆ ئەوەی کە بزانین بەڕاستی بۆچی برسیە بین و بۆچی تینوێ بین. ڕاست دەستەکانت خۆش بێ. سپاس بۆ ئەم بەرنامە جوانە. خوای میهرەبان تاعات و عیبادەت لە هەموو لای قبوڵ بکە ئینشاءڵڵا. ئەم بابەتانە بابەتی ئیمانین، هەر کەس بەقەت توانای خۆی ئەتوانێ سوودی لێ ببینێ، بەڵام خراپ نییە کە هۆکاری گەیاندنی گشتیش بەکار بهێنرێ، عەساوە لەعەلە قسەیەکی باش بکرێ و کەسێک بتوانێت سوودی لێ ببینێ. من ئەگەر شتێکی سەرەتا بڵێم دەربارەی ئەوەی کە خۆی دواتر کەم بچینە ناو گفتوگۆکانەوە، سەبارەت بەوەی کە دەربارەی برسێتی چی وتراوە، یا بۆ چوونی ئەگەر زوڵمی لێ نەکەین ئەو بۆ چوونانی کە لە عیرفانی ئیسلامیان دەرکەوتون، لە تەسەووفا دەرکەوتون، چۆن لە برسێتی ئەڕوانن. پێشەوە ئەو یعنی تقریبان سێ بۆ چوونی سەرەکی ئەکرێ بڵێن هەیە، بە پێش سێ بۆ چوونەکە ئەمە ئەو عەرز بکەم کە مەوزوعی خۆبرسیکردن نەک برسێتی، خۆبرسێتی ینی واقعی کە کاڵێن خۆبرسیکردن یا خۆبرسێتیکردن مەبەیلی خۆتی لەگەڵ بەڵە ینی برسیبوونی ئیختیاریە، نەک کەسێک بە ناچاری برسیە. ئەوە فەرقی هەیە. ینی
یعنی بابەتێکی گرنگە یەکێکە لە ڕێگەکان ینی بە ڕێگەدانراوە بۆی ئینسانی سالیک بتوانێت بە پلەکانە سەرکەوێ و ئامانجی ئەو سەریش بریتیە لە مشاهدە بریتیە لە شهود بریتیە لە دەرکەوتنی ینی حقیقەت یا تەجەلایەک لە حقیقەت ئەمە ئامانجە سەرەکیەکەیە جا برسێتی لێرە شەن ڕۆڵە بینێ ئەوە گرنگە بەڵام هەندێک لە عرەفاش توانە خۆی ئەسڵی مەوزوع ینی بابەتە سەرەکیەکە بریتیە لە شهود ئەگەر بە تێریش بە دەست بێ هەر مشکلە نییە ینی کەواتە برسێتی ڕێگەیە برسێتی سەبەبە یا میکانیزمە ئەگەر بە زمانی ئەمڕۆ قسە بکەین سەبارەت بە برسێتی وەکو عەرزم کردی سێ بۆ چوون هەیە یەک لە بۆچوونەکان ئەوەیە کە ئەڵێن برسێتی بریتیە لە بە ئەندازی پێویست خواردن ینی چەند پێوی ئەمە بۆچوونێکی معتەدیلە ینی مەجای بە خواردنیش داوە و بەڵام ئەوەی کە پێویستە ئینسان بەکاری هێنێت تەناولیەکات کەواتە وەکو ئەوە نییە ینی ئەمە جاکاریەکە لە نێوان مرۆڤ لەگەڵ با بڵین کائیناتی تر لە نێوان مرۆڤێک کە دڵی بە غەیبەوە بەسراوە لەگەڵ مرۆڤێکیشا کە دڵی بە غەیبەوە نەبەسراوە ناوێ خۆی قورسکە ینی جەستەی وەکو ئەمبا وەکۆڵە هەمبانەیەک نییە بەردەوام پڕی کات بە پێی پێویست بۆ ئەوەی ژیانی بەڕێکە با بڵێن خوارد نەخوات بۆچوونی دووەم نزیکە لەو بەڵام فەرقیان هەیە ئەڵێ نەخواردن ئیلا مەگەر لەبەر پێویستی نەبێ ینی بەعکسی ئەو ئەمە تونترە ئەمە تونترە کەواتە ئەو کەس ئەگەر کەسێک بتوانێت دوو ڕۆژی نان نەخوا با نەیخوا تا ئەو کاتێک کە ئیتر پێویستی بوو پێویستە نان بخوات و ئەمە طبعا لە مێژووی موسڵمانانە لە ناو عیرفان و تەسەوفی ئیسلامیان نەمازیش و نمونە زۆر زۆر لەسەر ئەمە بۆچووی وەکۆڵە زۆر ئاشکراش بریتیە لەوەی کەوتویانە برسێتی هەر خودی ڕۆژوگرتنە ئەو شێوازە لە ڕۆژوگرتن هەرەوە خۆی برسێتێکە کە خۆی گەورە دایناوە ئیتر چ ڕۆژووی مانگی ڕەمەزان بێت چ ڕۆژووی سوننە دەبێ ینی کەواتە ئینسان خۆی ئەگرێتەوە لە بەیانیەوە هەتا ئێوارە ئەم سێ بۆ چوونەمان هەیە بەڵام لە کۆی گشتیە ئەوە شعرەکەی نالیش کە خوێنتەوە جەنابەت هەر باسی ئەوەی تایە کە جۆرێ لە زەمکردنی با بڵێن هەناوی ئینسانی تایە ئەو هەناوەی کە خواردن خاڵیە بەتنت بەڵێ ینی ئەوەی کە ئینسان وەرگی پڕکە ئینسان هەتا لە کوردیشە لانیکەم لەم شێوەزاری خۆمانە ورگ و ورگنوشت بەکار هاتووە کە دەست ینی کەلیمەکە زۆر جوان ینی مانای زۆر جوانی نییە بارێکی کۆڵێ نەرێنی هەیە ئەوە ئەکرێ بڵێن ئەوە هەر ئەساسەکەی ئەو نەزرە سوفیانەیە کە هەبووە و دیارە کوردیش لە ناو تەسەوف و عیرفانەوە بە جۆرەکان بەڵام ئەگەر سەیری قورئان بکەین قورئانیش هەر باسی ئەم بابەتەی تایە لە چەند شوێنێکە جوع هاتووە لە شوێنێکە بە فعل هاتووە لەوانی ترە هەر بە ئیسم با بڵێن هاتووە لە هەندێک شوێنە با بڵێن برسێتی وەکو بەڵا باس کراوە بەڵام بەڵایەک کە ئینسانی پێتاقیەکرێتەوە مثلا ئەو ئاەتی سورەتی بەقەرەکە فەرمێ من الخوف والجوع ونقص من الأموال والأنفس والثمرات وبشر الصابرين کەواتە ئینسان لە برسێتیا پلەیەکی دەسەکەوێ کە پلەی سابرینە سەبریش ینی تەعبیری زۆر هەیە لەسەری هەندێک توانە ئەسڵان هەر هەموو ئیمانە ئەگەر نیوە ئیمانیش نەبێت بۆیە پلەی سابرین گەورەیە خاڵێکی تر هەیە ئەوش ئەوەیە کە لە تەفسیری ئەو ئاەتەی هەر سوورەی بەقەرا کە ئەفەرمێ واستعينوا بالصبر والصلاة وإنها لكبيرة إلا على الخاشعين بەپەیوەزان بەو ئاەتی کێسە خوێنمانەوە کە ئەفەرمێ وبەشیری الصابرین واتە سەبرگرتن لەسەر جوع مەقامی سەبرایە بە ئینسان ئەوتری ئەمە تەفسیرێکە تەمان هەیە لە ناو کۆمەڵە قسە یەکێکە لە قسەکان کە ئەفەرمێ واستعينوا بالصبر والصلاة سەبریان لەوێ بە سەوم تەفسیر کردوێتەوە ینی ئینسان بۆی بتوانێ لەسەر ڕێگەی خواناسی بەردەوام بێ و خۆی بگرێ پێویستی بە ئەو دوشتە هەیە بەرای یانی بەو دوشتە ئەتوانێ خۆی بگرێت کە یەکیان بریتە لە ڕۆژوگرتن ئەویتریشان بریتە لە نوێشکردن پوختەکەی بۆی من ئەم مقدمەیە درێژ نەکەینەوە مەجای گفتوگوی ترمان هەبێ من ئەمە ئەوە بڵێم هەر لە سەرەتاوە مەقامی بڵێن ئەم مەقامە کە باسی خۆ برسیکردنە و سەبرگرتنە لەسەر برسێتی بریتە لە ینی گۆڕینی گرنگی پێدانەکانی مرۆڤ
لە بابەتە مادیەکانەوە لە وەکۆڵە حەزە دنیایەکانەوە بۆ بابەتی تر بۆ بابەتە ڕۆحانیەکان ئەمە بابەتەکەی من ئەمەوێ ینی دروست بچینە ناو بابەتەکەەوە وەختێک کە یەکێک خۆی برسی ئەکا ئایا بۆ ئەوە نییە کە ینی ئەو برسی اختیاری کە باسمان کرد بۆ ئەوە نییە کە دەرکی تەواوی برسیەکان بکە و لەو برسێتی بوونەش مەسەلەن ئەو سەبر و تەحەمولی بۆ دروست ببێ کە لە تەواوی وەکۆڵێ ئەبعادەکانی تری ژیانە بتوانێت تەحەمولی بەرامبەرەکەی بکات چونکە ئێمە بەداخەوە جاری وا هەیە ینی مەفهومەکەمان بەعکسەوە تۆزێک وەرگرتووە کاتێک کە برسی ئەبین تووڕە ئەبین کە برسی ئەبین شەڕ ئەفرۆشین کە برسی ئەبین بە جۆرێک ینی مامەڵە ئەەکەین کە بەڕاستی نە لەگەڵ خودی ڕەمەزان و نە لەگەڵ ئەو برسێتیە کە مەسەلەن خوای گەورە وەک فرسەتیش گەورە ئەیدا بە ئینسان دێتەوە. ڕاست خۆی جەلالەدینی ڕۆمی تعبیرێکی هەیە ڕەنگە تەمەەن ئەو بەکاری هێنا نازانم چەند گونجاوە لێرا بەکاری بێنەوە هەر لە سەرەتاوە دەم بابەتانە تۆزە بابەتی تایبەتن ینی بەڵام ئەو باسی برسێتی زۆر کردووە ڕۆمی و خەڵکی تریش بەشێکی هەر لەویان وەرگرتووە بە جۆرە لە جۆرەکان بەس بەڕاستی برسێتیەک خراپە کە ئینسان تعبیرەکەی ئەو هەر باسی سەگی برسیەکە دوو لە ڕووجە نابت و بینەرانی بەڕێز یعنی ئینسان نابێت کە برسی بوو ئاوای لێبێت ڕاست پەلامار بات چونکە ئەوە هیچ سوودێکی نییە هەنی ئێمە وتمان برسێتی ڕێگەیە بۆ بینینی حەق بۆ بینینی ینی بۆ شهود باشە بۆ پاکبوونەوەی ڕۆح بەڵام ئەگەر ئینسان بە برسێتەکە ینی سروشتی بگۆڕێ پەلامار بدا ئیزعاج ببێ ئەوانە ئەوە ڕاستەکەی لەوە چه زۆر سوودی نەبێ ئەو ڕۆژوی عوامەیە ئینشاءڵڵا خۆی گەورە قبوڵێ کات و گەورە وەکوڵە واسع المەغفیرە و واسع الرەحمەیە ئەوە جایە بەڵام ڕۆژوو یا خۆبرسیکردن ئەبێ بچێتە ناو ینی پرۆسەیەکی تێگەشتنەوە ئەو کەسە خۆی بزانێ خەریکی چییە و حتا باز لەوە کراوە ینی هەر ئیمامی غەزالی باسێکە غەیری غەزالی باسی ئەەکەن یەکێک لەو کەسانی کە زۆر لە مەجای ئەم خۆبرسیکردنا باسەکرێت سەهلی تەستەریە ینی کە زۆر باسەکرێ ینی ئەبێ ئەو کەسە کە کاتێ برسی ئەبێ خواردن بەلایەوە سەرنجڕاکێش نەبێ باشە اینجا چۆن هەست بە لاوازی ئەکا لە ڕووی جەستەیەوە یا هەست بە ئازاری برسێتیەکە چکە برسێتی ئازارە بتێونەتەوە ئەم ئازارە مەزاجی تێک نادا بەڵکو ئارامیەکاتەوە و ئەمە تەمان قابلی جێبەجێکردنەوە شتێکی زۆر خەیاڵی نییە بەڵام جۆرە لە خۆڕاهێنانی ئەوێ جۆرە لە شاگردیشی ئەوێ ینی ئەبێ کەسێک کەمێک تەلەبایەتی بکە لەم مەجالە سوود لە کەسێکی تر وەربگرێ بۆی فێری کە بزانێ ئەمە چۆنە ئەم بابەتە چکە ئەگەر وانە بێ ئینسان تەبیعەتی ئەگۆڕێ بە سلبی ینی بە نێرێنی بەسەری ئەشکێتەوە برسێتێکە بە کورتی قسەکە هەر ئەوەیە ئەو قسەی جەنابەت هەرویستم من ئاوا تەوزیحی بم برسێتی کاتێک برسێتیە ئەم برسێتی ئیختیاریەیە چکە ئەم برسێتی کە ئێمە باسیەکەین هەرچێتە ناو مەفهومێکی گشتیترەوە کە پێوترێت زوهد کە زوهدی بڵێن نەرێنیمان هەیە و زوهدی ئەرێنیمان هەیە ئەجێتە ناو زوهدی نەرێنیەوە ینی ئینسان خۆی ئەگرێتەوە لە نیعمەت جا حتا من نەتوانم بڵام هەر لە ڕووی بەکارهێنانەوە باسی جوع و باسی برسێتی ئاماژەیە بە شێوەیەکی ڕەمزی بۆ بابەتی شەهوەت بەگشتی ینی چۆن مەسەلەن لە قورئانە باسی بەسەر کراوە إن السمع والبصر والفؤاد كل أولئك كان عنه مسؤولا بصر هر ئاماژە نییە بڵێ بەسەر ینی بینین ڕاستی بەڵام ینی هەندێک لە مفەسیرین وایان وتووە کە باز لە هینە باز لە عەقڵە باز لە هەموو ئەوەیە کە ئینسان ئەکرێت دەرکی بکە بە حەواسەکانی بە هەستەوەرەکانی بەڵام زەقترین ئەمریتێ لە بینایی بۆیە بینایی باس کراوە خوار ئەم مەوزوعی برسێتیش ئەکرێ ئاوا تەماشایکەن ینی وەکو ئیستیعارە وەکو میتافۆر ئەکرێ تعمیمیکەین بەسەر هەموو شتەکانی تریش یەکێک لەوە چێ لە ئەبعادە خراپانی مەسەلەن تێری و وەکوڵێ هات تێڕوپڕی بە تایبەتی لە بابەتی خواردنە ئینسان وا لێ بکە ئەوەنە لە خۆی نزیک ببێتەوە کە ئیتر چاوی خەڵکی تر نەبینێ هەرەوە بەسەری کە جەنابەت باست کرد ئەو دەرکەی بۆ دروست نەبێ ئێمە چۆن وا بکەین ینی بە تایبەتی لە مانگی پیرۆزی ڕەمەزانە و ئێستا خەڵکێک کە بینەری ئەم بەرنامەی ئێمەیە
چۆن ئەو ڕۆحەتەی لا دروست ببێت کە بەڕاستی ئەمە جارە پێشەم شتێ یعنی یەشێکە لە فەزیلەتەکان ئینسان لە برسێتیە ئەوەی بۆ دروست ببێت کە بەڕاستی ببێتەوە بەخۆی خۆی هەر بە کوردی ئەگەر یەک ئیزافە بکەم تێری مڕی دروستەکە جا مڕی زۆر مشکلێ بۆ ئینسان مڕی ینی نزیکە لە دەبەنگیەوە دڵۆڕی جەنابەت و بینەرانیش بەڵام ئەمە حاڵاتی نەفسن مەجبورین ئاماژیان پێ بکەین هەندێکیان خراپترین شت کە لە تێر و پڕیا بۆ ئینسان دروستە بێ بریتە لەمەی کە ئەو دەرکەی زەعیفە بێ دەرکی ئەوە زەعیف نابێ ڕەنگە کە مەسەلەن عەقڵی بتوانێت با بڵێن هاوکێشە بخوێنێتەوە زانستی تر فێر بێ ڕەنگە لەما هیچ کێشەیەکی نەبێ بەس ئەو دەرکەی کە ئێمە باسیەکەین ئەم دەرکە مەعنەویە ئەخلاقیەکەیە ینی ئەمە گۆشەیەکی بابەتەکەیە جۆرە لە ئیحساسی ئەخلاقیش لاواز بۆ لای ئینسان ئەو ئیحساسی کە فەرموود جەنابەت چۆن دەرکی کەسی هەژار بکەیت چۆن دەرکی ئەوە بکەیت کە نەک کەسی هەژار هەر ئەو کێشانەی کە دەرکی ئەو کێشانی کە لە دنیا هەیە ئێستا ینی شتی سادەی کوردەواری خۆمان زۆرە ینی باسی کاک ئەحمەدی موفتیزادە دەکرێ بە ڕەحمەت بێ جارێک هەژارێکی دیوە ینی بۆ سێوەگەڕ سێوێکی هەڵگرتوتەوە بۆی بیخوا یا شتێکی ئالە بابەتە بڕیاری داوە ئیتر لە ژیانە سێو نەخوا ئەمە ئیحساس ئەخر خۆ ڕەنگە ئەو سێو نەخواردنەی ئەو بابەتەکەی چارەسەر نەکردووە بەڵام ئەو خۆی ینی لەو حاڵەتا ژیاوە ئەو ئاماژەیە بۆ بەرزی ئەخلاقی خۆی ئاماژەیە بۆ دەرکی ینی دەرکی ئەخلاقی ئەو لەم مەجاالە خۆی هێناوەتە ناو ئەو واقعی ئەو خۆی هێناوەتە ناو ئەو واقعەوە جا ئەمە گرنگە مەسەلەن لە ئەوەی کە باسەکرێت لە خولەفا ڕزای خۆیان لێبێ مەسەلەن ئیمامی عەلی نمونەی بارزی ئەم بابەتە یعنی ويطعمون الطعام على حبه مسكينا ويتيما وأسيرا جقال لو برسالان لكلو ولا سردمي كاك خوي خليفة بوا حسن وحسين بيلاويان لفيانا ويا بيلاوا كان شرور بوا لأن فرسيو تيانا باش خوتو خليفيتو وهر وكو بيت المال وكو هموش حساب كتابك هر بشي أوان بركة أمانيش جوتا بيلاو لفيكان وتوتي آخرهم مسلمانان ناتوانا بيلاوي كي ركبك لفيكان بأوانيش وكو رولي مسلمانان بن ئەمە زۆر گرنگە ئەم ئەمە دەرکە ئەخلاقیەکەیە لە ڕاستیە جا ئەوەی کە ئێمە چۆن وامان لێبێت بۆ ئەم ڕۆژگارە قورسە مامۆستا بیلال یعنی ئەڵبەت ناڵم مستەحیلە بەڵام قورسە هەر بەوە ئەبێت ئینسان خزمەتی خۆی بکات لەم ڕۆوە ئێمە من حەزمەکەم ئەم قسانە بەشێکی لە ئەخیرەوە بکەم بەڵام بە هەر ئێستنەوە مەجال نەبێ بیرمان زۆر نییە ئەگەر زۆر باشە یعنی ئێمە کەسێک کە لەم وڵاتی ئێمەژی نەک وڵات هەر ئەم ناوچەیە بەگشتی دنیای ئیسلام ڕۆژهەڵات بەگشتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست تایبەتتر ینی ژیانی خەڵک بەعام خۆش نییە کەم و کوڕی زۆر زۆرە لە هەموو ڕوویەکەوە ئیتر بوارەکان نەڵێم کەسێک ئیحساسی ئەخلاقی بەهێز بێ مەسەلەن هەر باسی نەعەدالەتی وەرگرە هەر باسی ئەو ستەمە بکە کە لەسەر ئەم مەنتیقەیە هەیە بەگشتی بەدەر لە وردەکاری سیاسەت و شت ئیتر زۆر شتی تر ئەو هەموو گۆڕانکاری کە بە ئەنقەس کراوە لەم ناوچەیە ئەو سەر لێ شێواوی کە لە ناو خۆمانە ڕووی داوە ئەمانە هەموو کێشەی گەورە گەورە ناخر اینجا ئەو ئاڕاستەی کە مرۆڤایەتی گرتوێتی کە ئاڕاستەیەکی ملهوڕانەیە ینی من وازان بەس ئەبێ دەستەواژەی ملهوڕی بۆ بەکاربێنی ئاڕاستەیەکی ملهوڕانەیە کە هەر فەیلسوفەکان خەڵکە عەقڵەکەی دنیا ئەڵەن ئەم مرۆڤایەتی ئاوا بڕوان نەتیجەی نابێ ینی ئەو سەری وێرانکاریە ئەو سەری تیاچوونە هیچی تر نییە زۆر ڕاست باشە لەناو ئەم هینا لەناو ئەم دۆخە کە مەبەستمەوە نییە با بڵین ئەجوایەکی ڕەشبینی دروستکەم بەس خۆ دۆخێک هەیە پیا و دەرکیکە ئەم دۆخە کەی دۆخی ڕابواردنە کەی دۆخی خۆ تێرکردن و مڕبوونە با ئەو کەلیمەی مڕبوونە بەکاربێنی زۆر زۆر جوانە دقیقە ئەمە ویستم جوابی پرسیارەکە جەنابەت ئاوا بەمەوە کە جۆرە لە تەفکیر جۆرە لە تەئەمول هەر ڕێگەی ئێمە بەس تەئەمولە ڕاستیە جۆرە لەگەڵ خۆدانیشتن بیرکردنەوە چونکە ڕاستی هەر لە ڕووی ئیمانی و ئەوانەشەوە ئێمە کە کەم و کوڕیمان هەیە ئەوەیە کە دەرفەتی تەئەمول نەماوە وەسی لە سەرەکیەکە بریتێ لە تەئەمول یعنی دینەکان بناغەی عیرفانی دینەکان بریتێ لە ڕوانینی تەئەمولیانە بۆ گردوون بەڵام کاتێک تو ئەم ڕوانینە تەئەمولیە لە ئینسان وەرەگریتەوە یا ئینسان هەر دەرفەتی نابێ ئەسڵان دەرفەتی ئەوەی نییە کە دانیشتە تەئەمول بکە یا بیرکاتەوە ئیتر ناشتوانێت بیر لە بابەتێکی وەکو ئەم ینی هەتا ئەگەر خۆشی برسی بکە ڕەنگە زۆر نەچێتە ئەو مەجالەوە بەڵێ ئێستا لە دنیا مەسەلەن هەر لە سەدەی ڕابردوو لەم سەدەشا خەڵکانێک هەن نخبەیەک هەبووە لە جیهانە بەگشتی بە دوای ئەمەوە بوون لە ناو ئاینەکان و لە دەرەوە ئاینەکانیش
بەڵام لە ڕاستیا ئەکرێ بڵێن زۆر کاریگەر نەبوون بەڵام دەنگێکن ئەکرێ استفادەیان کاک ئەحمەد شاریکی هەیە جەنابەت باسی ئەوەت کرد کاک ئەحمەد شاریکی جوانی هەیە ئەڵێ پوچەڵە ئیدعای ئیمانی چیتە ئەو گشتە گرفتارن و تۆش خەمی خۆتە تا خەڵکی خەمین هەبن بە تەنها خودخواهیان بە تەنها خۆویست في ئەهلیه مەسرورن و دڵ بێخەفەتە ئینسان وەک وەڵێ ئیتر کارەساتەکە لەوە چێ لەوە دروست ببێتەوە لە پێگە و جێگەی خۆتا زۆر زۆر دڵخۆش بیت و ئیتر ئاگات لە دڵی برینداری ئەوان نەبێ زۆر زۆر خۆشحاڵ بووم کە ئەم شەو لە خزمەتا بووم بەڵام داوای لێبوردنەکەم کاتی بەرنامەکەمان تەواو بوو بۆ ئومێدی کە بتوانین شتێکی ترمان هەبێ ئەگەر کۆتایی و تەیەکت هەبێ بفەرموو وەڵا زۆر سپاسی جەناب دەکەم نەوەڵا شتێکی وە بابەتەکە تەمان خۆشتر و فراوانترە وەڵا بەتەکید تەنها ئەوەنە بڵێن ئێمە ئەم بابەتانە بابەتی وەکوتم تایبەتن ئەگەر ئینسان خۆی گەورە تەوفیقی بە ما بڵێن پشتیوان بێ بتوانێت خۆی بە جوانی ئەم ڕۆژوگرتنە ئەنجام بە و هەر ئەوە جەخت لێ ئەەکەمەوە چەندێک ئینسان خەمی ورگی بێ ئەمە قسەی حکەمایە قسەی حکەمای تەسەوفە چەندێک خەمی ورگی بێ ئەوەنە لەسەر عەقڵ و لەسەر حیکمەت و لەسەر سلوکی ئەکەوێ چەندێک خەمی ورگی نەبێ ئەوەنە ئەگرێ لابکاتەوە بەلای حیکمەت و سلوک و ئەخلاقی سپاس دەکەم مامۆستا سوپاس بۆ مامۆسای بەڕێز مامۆستا نوعمان محەممەد ئەڵماس خۆشەویستان و ئازیزان لە کۆتاییە مێ بڵێم لە نیوەڕۆیەکی گەرمی ڕەمەزانە کاتێک لێوەکانت وشک ئەبن و گەروتین و بیر لەوە بکەرەوانێک کە هەر دڵۆپە ئارەقێک دەبێتە گەوهەرێک لە تاجی سەبرت کاتێک گەدەت برسی ئەبێت و جەستت ماند و بیر لەوە بکەرەوە کە هەر حاڵەتێک دەبێتە پەنجەرێک بۆ بینینی جوانیەکانی خوددا لەم ڕۆژانەدا هەر هەناسەیەشی برسێتیت بەڕاستی نوێژێکە هەر چرکەیەکی تینوێتیت زیکرێکە هەر ئازارێکی نەفست پاداشتێکە لای خوا چونکە برسێتی و تینوێتی دوو باڵن کە ڕۆحت بەرز ئەکەنەوە بۆ ئاسمانی معریفەت بینەرانی ئازیز سبەی شەو لە هەمان کات لەگەڵ ئەڵلقەیەکی نوێی ڕازی دڵان بە ئێوە شادەبینەوە تا بە گەیشتنەوەیشی تەرخواتان لەگەڵ ماڵتان ئاوە.